هیوادارم هەموو گیانی هاوکاریمان هەبی لە بۆ یەکدر. ڕاستە من مەسەلەن هەولێریم بەڵام یەک هەیە خەرچی بەغدای، یەک هەیە خەرچی وڵاتێکە، بەڵام کە هاتە شارەکەی من دەبی وەکو خۆم سەیری بکەم. هیوادارم ئەو نەریتە نەمینێ لە ناو خەڵک شارچێتی بمینێ و یعنی هیوادارم ئەو شارچێتیە نەمینێ. ئەس وەکو کەچەکە ئێزدی ئەس بینم فرقینینە لە بدرێمە هەر لە کوردستانی پێکڤەژیان هەیە و هەردەمینی پێکڤەژیان و gelekî mirtahin û bama firqînîne çi êzdî çi musilman çi mesîhî em hemû birayedêkin û gelekî em wextekî xweşvekir raborînin û Kurdistanê gelekî mirtahin û أصلي من الأنبار، عايش في إقليم كردستان محافظة أربيل منذ سنتين. الحياة هناك كلش اعتيادية وطبيعية، التعايش أكيد سلمي. جميع الناس اللي حوالينا هم ناس إخواننا وما حاسين بأي فرق بالنسبة للقوميات. پێکۆژیان مانای ئەوەیە دەبی بەو شێوازی خۆمان بۆ ئاراستەی خۆمان کەشتەکان دەبین وەکو ئاژەڵ نین ماڵات نین دەبی لێکی جودای بکەینەوە بەردەوام بین لە ژیان. سوپاستان دەکەم.